بجيت نو امید هاتنا سریچای زاوا دا هندک پروفا بکن یان هندک چالاکیا بکن و محاوله بکن یانا هفلیری گل یانا دهوی که نزی کن ولو یانا دهوی کشتا او نکیره دانا مزرعه بس هم محاوله کن وان یاریزانه هم یان نزیکی کن پراستی اف یاریزانه یاری که زور بزحمت نه هند افسانه هیا و کیما بخوش جی خلکی ما کردستان شرازاید و او دهبید و یاری دهبید بس تجي بتواني يعني لسان تيلا كان ام وكو يوريزان الدهوكي دا خاص حكمته هريما كردستان كاين كو هاريكاريا يانا الدهوكي انجي جروب الدهوكي بهتا كرين كو يانا كانجي ناديك بما بهتا تاسيس كرن ام جلك يوريزانين وما جلك يوريزان باشو يت زيرك نافود هين وهر وصا دهوكي جلك يا هاريكارا بو فيديو خو بو بجني لاندسكيب انجي جانيا يا عرض خو و جانا خواست مکت الاسمانی بیو بر خوب ده جانیا عرض دهوکی لە چاو ڕۆژانی ڕابردوو ڕۆژی یەکەم فرۆشیارمان زۆرترە و سەرباری ئەم پەتایە کۆڕۆنایە خەڵکێکی زۆر ڕووی لەم پێشەگایە کردووە بۆ خۆشحاڵیەوە و خەڵک بە گروتینەوە خەریکی کتێبکڕین و خوێندنەوەن. جارێ پێشبینیەکی وان نییە مەسەلەن توانین بڵین چۆن بوو باش بۆ یا خرابوو بەڵام خەڵک ڕووی تێکە تا حدێک دەرحەق بەم زڕۆفە و مەسەلەی کۆرۆنا و مەسەلەوەی کە باری ئابووری خەڵک و ئەوە خراب نییە تام لە حەزێ بەڵام ئەمڕۆ لە دووەم ڕۆژی بەیانەکەیەتی یعنی هیچ پێشبینیە ناتوانین بکەین بەڵام بەعامەوە تا بەردەوام خەڵک ڕووی تێکە هیوادارم خەڵکی زیاتری ڕوو بکات. دارا و پێشنگایانە بۆ هونەرمەندانی سەرجەم کوردستان گرنگێکی تایبەتی هەیە لە ڕووی کارە هونەرەکانەوە هەر بڵێن هەر کەسە بە ستایلێکیش دەکا ئەو کۆبوونەوەی ئەو هونەرمەندانە کە لێرە کۆبوونەتەوە سەرجەمیان بیر و ڕای خۆیان دەگۆڕنەوە لە ڕووی ئوسلوب و ئەدای کارکردنیان. وەکو گروپی کچانی ڕانیە بەشداریمان کردووە زۆر دڵخۆشیم پێی و ڕاستی بۆ ئەو پێشەنگایش کە بە تایبەتی لە ئێستادا لە وەزعی ئێستادا یعنی پێویست دەکات ینی لەو ناخۆشیێدا ئەو ئیشانە هەبێت و لەو پێشەنگانشدا وە چەندین ئێمە ینی سوود وەردەگرین لەبەرەوەی ئیشی هونەرمەندەکانی کە دەبینین و بەڕاستی سفادەی هەیە و پێویستیش دەکا و ئیشانە هەبێت لەو پێشەنگان.